زۆر سپاس بەڕاستی جوان بوو. بەڵێ خۆشەویستان لەگەڵتانان بەردەوامین هیوادارین چێشتان لە میوزیک و گۆرانی ئەمڕۆی هەینیمان وەرگرت بێ جاسا هەربەر لەوەی کە بینەوە پرۆگرامەکە لەگەڵ هاوکاران بەگە کریڤان لێەوە تم کریڤانە توانی کامێرەکە زوومکەی لە چای گۆژە خەڵکێکی زۆرم بینی شاخەوانن لەگەڵەوەی کە شوواکە ساردە بەڵام هەتایەکی خۆشە ئەو جۆرە وەرزشەش زۆر گرنگی پێدێ ئەو ساکەی بینین لە وێنەکانەها بەسەر شەقامەکانە سەرەکەون ئەم لۆفانەی خۆمان بۆ سەر چای گۆژە زۆر بوون چەند بەشن زۆر ڕۆشتم ئێستا چۆڵمان زۆر ئەڕۆن ئیتر خۆی عادەتە گەنجەکان پێشەکەەوە دەڕۆن بەڵام ئێستا گرتویانە من لەگەڵیانە چوون بۆ شاخوانی ئەوە نییە بڵێ هەرکەس بەلە بکاتوانە چەند کەسێکیان هەیەک پێشڕەویەکایکی لە ناوڕاستەیەکە لە کۆتایە جە جیازیشان پێ بۆی ئاگادار یەکتە برێکێکت نەتوانێت بڕواایەکێک ئاگای لە خۆی بێت یان یەکێ پێویستی بە شتێک بێ هاوکاری بکەن لانێ بەسەر بێت زۆرمانەوەی من چوون بۆ پیرەمەگرون بەڕاستی لە نیوەیان چەند کەسێک گەڕانەوە ینی داوایان کەوتیانێ من ناتوانین لەبەرەوەی کە سەرمایەکی زۆر چۆتی جانمانەوە هەندێک چاوتی پێڵاوەکانم بە کەڵک نایە ئیتر لەویا هاوکاری دەست پێکات ینی بۆ خۆی بێتە چیرۆکێکی زۆر جوان لەگەڵەوەی کە وەرزشێکی زۆر بە چێژیشە کە بتوانین ئێمە سوودی لێ بینین و ئەوەی جێگەی دڵخۆشیشە ئەو کەسانەی بە ساڵاتچوون بە تایبەتی ئەم جۆرە وەرزشال هەبژێرن بۆی کە بتوانن سوودی لێ بینن هەم هەوایەکی پاک هەم لەم کەشە خۆشەشە بتوانن بڕۆن گەشتێک بکەن هیوادارین ئەم گەشتە بەردەوام بێت و زۆرینەی گروپەکان زۆر گرنگی پێدەن لە ئینشەڵڵا هەمووشیان تەندروست بن با بڕۆنەوە لای کاکشوان سڵاو لێبێ دووبارە سەرکۆ باسی شاخەوانی وەرزشیکردنەوەوانە لەگەڵ وەرزشە چۆنە؟ وەڵی لەگەڵ وەرزشە بەخوا تۆزێ دوورم دووری بەگشتی هەستەکەم بێدەنگی ئارامی وایە؟ تقریبان بەکاتە کاتی وایە مەسەن ئەستەکەم ئەو کۆکەیە تۆزێ ئەمڕۆ بێوزەی کردی بە تااقەتی کردی هەرچە ماشەڵڵا بەدەنگتەوە ئەسڵان دیار نییە هەر ساردێ ئێستاش ماکە هەیە ڕۆژێک بەتایبە زۆر ساردی ئەو ڕۆژە زۆر سەرمالەیە خوانەکە ئەبێ زۆر ئاگاو لە خۆت بێ وایە چۆن خزمەتی ئەم دەنگەژانە ئەبێ بکەیت ئەمە هەروەکو ئەزمونێک بۆ بینەرانمان چۆن ئاگان لە دەنگەژەکانیان بێت سەمەرجنیە کەسە گۆرانی بێژ بە زۆر کەسێک لانەوەکو ئێمە هاوکارانی ئێمە لە ئیشی با بڵێن پێشکەشکردنی بەرنامە بە هەر پێویستی بە دەنگەژەیە کەسی وا هەیە هەندێک ئێستا تۆ بۆ نمونە پێشکەشکار بیان گۆرانی بێژ سەرکۆ کاتێکە چیتە فەرمانگەیەک ئەمە نەخۆشە کەسێک تۆنی دەنگی خۆشە قسە لەگەڵاکە یان هەر لە خێزانەکەدا ها کەسێکی دەنگی خۆشە قسەکردنی چی ژۆرەگری قسە بۆکە گوێی لێگریت چۆن خزمەتی دەنگەژەکان بکە مرۆڤ؟ وەڵا عادەتەن ئەبێ خۆ بپارێزی لە سەرما پێشە شتێک لە ئاوی سارد ئەوە هەر زۆر وڵە بە ڕۆژە خراپە تونی ئەمانە تۆزێ بۆ دەنگ گوڵە بە ڕۆژە خراپە بەڵێ بیشی تروکێنی بێدە سەر خراپە وەڵی تر هەر گوڵە بە ڕۆژە بەعام من ئەوەی کە خۆم کاک ئەرکان گوڵە بە ڕۆژە یعنی ئەگەر بەدەست پێی تروکێنی بیشکێنی خراپ نییە؟ گوڵە بە ڕۆژە زیاتر بەدان ئەمان عادەتماوا کردووە بەدان گوڵە بە ڕۆژێکی کە لەو شتانەی کە ئیتر تۆز هەڵەگرێت تۆزی پێوە ینی کە ئەیشکێنیتەوە گوڵە بە ڕۆژێت تۆز و شتەکەی چێتە ناو قوڕکتەوە لە ڕێگەی زمانەوە ئەلێرە کۆ ئەبێتەوە زیانەکەی ئەوە ئەگیناگەر تۆ جوان پاکیکەیتوانە بەدەست پیشکێنی من عادەتمەیە بەدەستێشکان بەڵام ئەم بەشەی پەنجەم هەمیشە برینارە ئەگەر فرێشیش بیانەوەی کە هەر لە دارەکە لێەکەنەوە ئەوە هیچ مشکلەیەکی هیچی پێوە زۆر باشە هاوکارانم وتیان مەقامێکی زۆر خۆشیوت بۆمان پێیان بخواشە مقامێکی کەمان بۆ بڵیت بە سەرچاو لەگەرەوانی شاوکارت من ئەو کەسەی بۆ تۆ دەمرێ ئەو کەسەی بۆ تۆ دەمرێ گوڵی شعر بۆ تۆ داگرم خۆشویستنێ خۆشم دەوێت
خۆشویستنێ خۆشم دەوێ هیچ یاسایەک نەیوتبێن خۆشویستنێ خۆشم دەوێ هیچ شاعرێ بعيدك شاري خوش تربي لناوت شاري خوش تربي لناوت شاري قشتر بيلا تشاوي شري رنجي وكو رنج شري ناسكت لدنت اي هواد الروم هواد الروم هواد الروم بزيد ديلم هواد الروم هواد الروم رقاي غريب يداشيلم الروم الروم بزيد ديلم الروم الروم خمداهيلم Estava yargam haldagrim gorani jodai dasmen har estava yargam haldagrim gorani jodai dasmen dalem chiter naya bin mawa malire dagrim bamshawa دروم دروم خندا دەنگ خۆش دەستان خۆش دەستان خۆش زۆر زۆر سپاس دەنگە خۆش بێ کاکشوان بەرهەمی خۆتەیە یاخود هیچێک ئامادەیە کە بتوانێت بیکەیتە بەرهەمێکی خۆت لە سەرەتای کاری هونەری و هەر کەسێک بێتە ناوکاری هونەری زۆر شتەیە شارەزای نییە تا شارەزای ئیشەکە ئەبێ تا بۆ نمونە سا من وەختی خۆی کە هاتم ئینسان من سەماعی بڵێن باشتر گۆرانی هاتیتە هاتمە بوارەکە و گۆرانی وت ئەو کاتێت خەریکی تۆزە مەقامات بووین مەقامات فێرم چونکی لە قورسیشەوە دەستە پێ کردووە خۆی ئەساسی گۆرانی مەقامە من ناڵم ئەکادیمیم بەڵام هەر هونەرمەندێک بوێ لە گۆرانیە بێتە ناو بوارەکەەوە ئەبێ مەقامە ئەساسەکان بزانێت هەرچیەک بێت ئەمە شتێکی زۆر ڕئیسیە سەرەکیە لە هونەرە نامانێت کاتەکانمان عەفو و جوابی پرسیارەکەش بەڵێ دوو ئاوازی خۆمم هەیە یەکیان کرمانجیە لە ئەڵمانیا ئەو کاتە دامنا کۆپلەی یەکەمیان هی خۆمە شارەکە دوای برادرێکم هەم ئاوازدانەرە هەم گۆرانی بێژە هەم میوزیک ژەنە ساز ئەژانێ خەڵکی شەنگالە ئیبراهیم شەنگالی ئەیتروتم وەرە ئەوم بۆ تەکمیلەکە شعرەکە بە زمانی خۆتان ترەوەی بۆ تەکمیلە کردم و ئاوازەکەی خۆمە ئاوازی کەشمەوە هەر 2014 زوو
ئەو ئاوازەشم دانابوویتر ئەو بوو من ڕۆیشتم فریان نەکەوتم بەس ئینشەڵڵا لە ئایندێکی نزیکم بەرهەمانەم تۆمارەکەم بە هیوایەوەی کە بتوانی تۆماری کەیت و بیتە خاڵی بەرەمی خۆت ئەگەر بەرەمێش کاما دەبێت پێمان خۆشە هەر لە بەرهەمەکانی خۆت ئەمڕۆ ئەتوانی یەکێکیمان پێشکەشکە یان نا مالەسەری نەکرد کێشە بۆ مەجالێکی تر ئینشەڵڵا. ساقي سوزاجا لخاك هاتدايار وانا وشخوين وان وخالد البار ساقي سوزاجا لخاك هاتدايار وانا وشخوين وان وخالد البار بومتك جاميتا نفاز موا كتشوين جير خاك ناين دار بومتك جاميتا نفاز موا كتشوين جير خاك ناين دار كتشوين جير خاك ناين دار ساقي وامشاو روجمان كردوا روجمان كردوا روجمان كردوا بعد ما زاروا ايشو دردوا ايشو دردوا ايشو دردوا كاتك قاروي هنا سجيرا عشنا بيني قلوب بردوا كاتك ساقي تمام رو لخزانة
بێت ڕاستی جوان زۆر بوو. جوان بوو هەر زۆر ناوەڕۆکی گۆرانیە کە تێکستەکەی چەندێک جوان بوو پێش هەموو شتێک گۆرانی شعر زۆر زۆر مهمە بەڕاستە زۆر شتێکی سەرەکیە لە گۆرانیان کە شعر معنای نەبوو زۆربەی بەداخەوە زۆربەی گۆرانی ئەم سەردەما شعرێکی وە ینی خەیاڵی نییە ئەو کاتانە گۆرانی لە کۆنەکانە شعر کە دائنیشتی جۆلی ئەگەر ئەوە بوزانایە مەبەستەکەی چییە ڕاستە ئەیبریتەوە بۆ خەیاڵ ڕای قسەی دڵی کەسەکان بۆ ئەی کرد هەر بەزەبەتەوە بەڵام ئێستا بەداخەوە شعرەکان شتێکی بازاڕیە و ئەنووسرێ و شتێکی کاتیشە کاتیشە تاانی زۆر ڕۆژ ئەم هەموو بەرهەمە گۆرانی ڕیکۆرد دەکرێت و لە ستۆدیۆکانە بەڵام ماوەیەکم نامێنێت لە پڕە ئەبێ بە چەند دوێ فتردامرچێ بەڵام تو سری ئەو بەرهەمە کۆنانە بکە هونەرمەندەکە خۆشی لە ژیانە نەما کەچی بە چەندی شێواز گەنجەکان نێڵێنەوە و ئەم شێوازە هەر زیندووە بۆ لەبەرەوەی ئەو کاتە زۆر بە دڵ و بەژیانم گۆرانیانەوە ئەسە بەداخۆ زۆر جار گۆرانەکە بەس بە خاچی دەرکەوتنە کاگەرکان بووی کە تۆ بزانی لەناو تۆڕە کۆمەڵایەتەکانە ناوبانجێجینا نەهاتوو بزانێ ئەم شارەی شەیە و چۆن تۆ مۆزیکە بۆڵە بشێری لە چۆن ڕیکۆردیەکەی چۆن گۆرانێکە دابەشەکەی ئەمانە هەمووی گرنگی و تایبەتمەندی خۆی خۆروە بە گاڵتەنە و تۆچیتە ستۆدیۆکە گۆرانیت بڵێت ئەوش لەوانەیە زۆر جار کاگەرکان لە ستۆدیۆکان ئەگەرە مایکەی بێتە سەحەر ئەبینی بە ڕۆژانە چەندین ستۆدیۆ لە نێو شارەکانە کراونەتەوە ئەو مایکەکە گەرکرابێتەوە ئەو ساگەریشە گۆرانی هەڵبژاردە پرسی بە چەند هونەرمەندەیەک چەند کەسێک چۆ بە شارەکەیە ئەنجا دوای ئەو میوزیکیان بۆ داڕشتەوە بەڵام کاگەرکان تۆ میوزیانێک بۆچی ئێستا شتەکان کردووە بە شتێکی زۆر زۆر ینی کاتی ینی گۆرانەکان نامێنێتەوە ئایا شعرەکان لاوازە ئایا بۆچی لای خەڵک ئەمە نامێنێتەوە وڵی سەرەتا عنی ئەو بڵێ ئەمی ڕۆح جوانەکان یعنی لە ساڵی هەشت ساڵەکان هەتاوکو و ئاخری نۆ ساڵەکان یعنی ڕۆحی زۆر زۆر جوانمان هەبوو لە هەموو بوارەکانە لە ئەدەبیاتە لە موزیکە لە فەلسەفە لە هەموو شتەکان ئەمێ ئەو بڵێم وەنە شاعری گەورەی خۆمان ئەحمەد هەردی وەنە شعری ئەوەی ئەوسا کە ڕووناکی ئەدا بەم ژینە شێواوە ئەوە غەڵەت نەبم بە کاتێکی زۆر زۆر ئەو شعرەی نووسیوە ینی ئەوەی کە باسیەکرێت بۆ 27 ساڵی پێشەوە کە تا ئەو شعری تەواو کرد ئەی شعرێک بە 27 ساڵی تەمەنە بینووسیت بە ئاسانی لە ناو ناچێت ئێستا زۆرینەی کەسە بینی ینی موزیکەکە دانێت ئاوازەکەش دانێت و شعرەکەش نووسێت و خۆشی کلیپ و شتەکە ئەکات ینی ئەمە قدرەتێکی زۆر زۆری لە بانگی کامی تەواوکە ینی بۆنە ئەمە ینی ئەو کەسانە هەر زۆر کە من لە دنیا ینی بۆ ئێمە توانین بڵێن عباسی کەمەندی ینی شتەکانی فول پرۆفیشناڵ بۆکە کردوێتی بەڕاستی هەم شعری هەم ڕسمی هەم دەقە مەسرحەکانی هەم ئاوازەکانی ینی تۆ ئەڵێ ڕاستە ئەم ئیشە زۆر زۆر قورسە بەڵام وای نەکردو ئیشەکان دەوڵەمەند بکە دانێن لە هەندێک جار زەرەریشی لێداوێت بەڵێ بەتەکید ینی پێویست ناکە ینی بۆنە ئیشێ بکرێت کە جێگەی خۆی نەڕاست ینی بە پەلەژەکرێت بەڕاستی ئای من جاوای تەلەفۆنم بۆکەم بۆ ستۆدیۆ ئەڵێن کاکە بەشکەم بێت ئیشێکیان ناومەتێت لە 4 ڕۆژابێ هەمووی تەواوێ 4 ڕۆژ تۆ چی ئەەکە ینی تۆ جاروای میلۆدەکە هەر بە 4 ڕۆژ ینی لەبەری ناکەین میلۆدیەکە لێ بین ئێمە ئەبێت چەند جارێک لێ بێتەوە زیاد لە 100 جارە بێ لێ بێتەوە اینجا بتوانانی ڕۆحی خۆتی تێکەڵکەیت و بتوانانی تەکنیکێکی تیا بکەیت و بتوانی وای لێ بکەیت کە خەڵکێک گوێی لێ بگرێ بێزار نەبێت یان ڕۆحی تێر بکات لەو شتە ینی بۆیە ینی زۆر جار ئێمە کە ئیشەکەکەین ینی نامێنێتەوە لە ناو خەڵکی بەس بەڵام باوەڕکە من زۆر جارەم لای برادران گەڕاوەتەوە گۆرانی نووری ڕوخسار کە ئەمڕۆ کاکشوان وتی ینی من بە دەنگی حەسەن زیرەکە هەر جارێک گوێم لێ بێ هەر جارێ هەست بە شتێکی جیاواز ئەەکەم تێ ڕاستە ینی ئەوە بە تاقەیەکی جوان وە بە ئەوانە شاکارن ئەوە نەمێننەوە تا چەند ساڵی کەژەمێنێتەوە دەستان خۆش بێ سپاس بۆیەوە ئێمە بەرەو کۆتای پرۆگرامەکارڕین کاکشوانەگەر هیچ شتێکت ما بێت من زۆر سپاسی ئەوەی بەڕێزەکەم ئەم ستافە جوانە کامێرەمانەکان مانەی پشت کامێرە ئەوانە جوندی بڵین سەربازی ونن زۆر سپاسی کەناڵی کورسا دەکەم و سپاسی ئەم برادرانەژەکەم زۆر زۆر ماندوو بوون بەمنەوە ئەیتر چاوتان ماجەکەم و
سپاس بۆ ڕێستان بەڕاستی بە دەنگە خۆشەکەت بەرنامە جوانتر کرد هیوامانەیە ئەو دوو بەرهەمت زوو بڵاو بکەیتەوە ئینشەڵڵا چالاک بی ئیشی زیاترکەی چون ماشەڵڵا زۆر بتوانێت هەروەهاگە لەسەر مەقامی زیاتر ئیش بکەیت چونکە بەڕاستی کارەکەتە سەر ڕۆحڕەوانی بنیان دەست خۆش بێ بە دوایین گۆرانی تۆینە کۆتایی پرۆگرامەکەمان بەڵام بایەمە لێرۆ حافیزیم خۆمان بکەین دووبارە دەستخۆشی بۆ ئێوە سپاس بۆیەوە کە هەموو ڕۆژانی هەینیە لەگەڵ ئێمە دەستان خۆش بێ خۆشیش بۆ کاکێدی با بخوازین بەڵێ زۆر بێدەنگدانیشت ئەمڕۆ بە دوایین بەرەمی کاکشوان کۆتایی بە پرۆگرامی ڕۆمانێنین هیوادارین کە توانی بێتان چێژ لە پرۆگرامەکە وەربگرن هیوای تەندروستێکی باش و ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین خواتان لەگەڵ بێت هەر شاد بن خواتان لەگەڵ بێ فەر كجال هاي قزده لخلوانم كجال هاي قزده لخلوانم جگای هاي شوده بنازانم جگای هاي شوده بنازانم جگای هاي شوده بنازانم كجال قوليكا لاني وباخانا كجال قوليكا لاني وباخانا شاقولي داسي هر زكارانا شاقولي داسي هر زكارانا هاي كجال قزاك دي لخلواني كجال قزاك دي لخلواني زقاي هاي شودي بنازاني جگای های شوده بنازانه جگای های شوده بنازانه چاوی شینی شینی آسمانی دو چاوی شینی شینی آسمانی دو ابروی راشی بونکاوانی دو ابروی راشی بونکاوانی هی کجال قزا کده لخالوانی کجال قزا کده لخالوانی زگای هی شوده